لاورێس ئەم ڤیددیۆیە تایبەتە بە پایتەخت میدیا لە میحنەتێکی زۆر ناخۆش داین ئەوڕۆ دادگای دبست لەسەر داوای حەرەبی هاوردا دەستیان برد بۆ کەسایەتی پەلکانە بەڕێز دەشتی خدر ئاغا. زۆر سپاسی کەناڵی پایتەخت میدیا ئاکەم کە دوونیە لە گرتە ڤیددیۆیەک داوامان کرد کە بەرپرسان و خۆت دکتۆر بەڕێز دکتۆر شاخۆن عەبدوڵڵا بەهانەمەوە بێ ئەوڕۆ هەم دوێنێ هێوارێ لە پاش گرتە ڤیددیۆیەکەی بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا پەیوەندی پێوە کردین و بەتەنگ کێشەکەمان هات ئەلحەمدوللا و لێرەش مام دەشتی ئاغای پەڵکانە حەز دەکەم خۆی سپاسگوزاریی پایتەخت میدیا بکە. زۆر سوپاس پێشەچی بەڕاستی هەڵوێستی دکتۆر شاخەوان بەڕێز دکتۆر شاخەوان بە جوامێرانە هەڵدەسەنجێنی کە لە کاتی تنگانە هەردەم بەهانەمانە وهاتیە کە وەکو خەڵکی و مەنتیقەی کەندێناوەی بەبێ فەرق و جودایی بەبێ تێڕوانین چ ڕەنگەکە کە دوێنێ شەو تووشیە و کێشەیە بوون لەگەرە عەرەبە هاوردەکان سکاڵیان لەسەر من تۆمار کرد و قازی دوو بزیش تەوقیفی لۆ بردیمەوە 2 ڕۆژ لە هەتا تاقیقتەوە دەبیتن بەڵام دکتۆر وەکو مەردان هەر بە شەو ئیتساڵی کرد لەگەر مدیر شوڕتەی سەرگەڕان و لەگەر قازی دوو بەس وعدی لێوەرگرتن ئەوڕۆ ئازادم بکەن بە کەفالەت فعلا قسەکەی هاتە جێ ئەوڕۆ بەیانی کەفالەت کرا و ئازاد کرام. زۆر سوپاسی دەکەین.